ناوچەدا بڕێنراوەکانی سنووری دیالە و دەشتایەکانی حەمرین لە بەردەم هەڕەشە و مەترسی تێرۆریستانی داعشدایە. تێرۆر لەو سنوورە گەرای داناوە و شانە نووسووەکانیان بەردەوام لە گوندەکانی ئەو ناوچانەدا جم و جۆڵیان هەیە. ئەم هەڕەشانە مەترسی تێکچوونی ئەو ئارامیەی خەڵکی لێکەوتووەتەوە کە پێشمەرگە لە ناوچەکەدا بەرقەراری کردبوو. بەرنامەی تازەی شەڕی پارتیزانی و کۆکردنەوەی پیتاک و پارەیەکی زۆرە لەبەرەوەی وەزی مالیان باش نییە، بەڵام مەترسیەکانی داعشش ئەوە نییە نادی دەبیگیرێت، ئەوە بێ ئیشی لەسەر بکرێت. من پێم وایە قۆناغێکی تری سەرهەڵدانەوەی کاری تونوتیژی لە عێراق هەم سەرهەڵداتەوە و زەمینە لەبارەوە. نەبوونی پێشمەرگە لەو ناوچانەدا بۆشاییەکی ئەمنی دروست کردووە و نەسوپاونە هێزەکانی تری عێراق پێیان پڕ نەکراوەتەوە. ئێستا داعش لە ناوچەکانی قەرەتەپە و جەبارە و حەمرین هەڕەشەی ڕاستەوخۆیان لەسەر زیاتر لە 60 دێهات هەیە کە هەموو پێکهاتەکان وەک یەک ترسی تیرۆر گرتوونیەتەوە. بۆ ماوەی چەند مانگێکە شانە نووسەکانی خستۆتە گەڕ، فەراغێکی بۆ دروست بووە لەلایەن سوپای عێراقەوە. سوپای عێراق ئەو ناوچانی کە بارەگاکانی لێتانیا شار و شارۆچکەکانە گوندیشتەکانی پشتگوێ خستووە. داعش لە گوندیشتەکانت بە هەوەسی خۆی تەراتێن دەکا، تەچەنەیەکی زۆری کردووە، مەترسی لەسەر پێکاتەکان دروست کردووە. بۆیە دەکرێت داعش چی لە ڕووی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە ڕووی سوپای عێراق و ئەوەی لە سنووری هەرێمی کوردستانیشدا دەبێت چاودێری بکرێت بۆ ئەوەی ئەو شانە نووسوانە یا جموجۆڵی چەکدارەکانیان کەم بکرێتەوە، مەترسیەکان کەم بکرێتەوە لەسەر هاوڵاتیانی ناوچەکە. لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا کە دۆسیەی ئەمنیان لە دەستدا بووە، هێزەکانی پێشمەرگە و ئاسایش لەو ناوچانەدا بەردەوام کێو ماڵیان هەبووە و دەواازەیەکیان بۆ سەرهەڵدانەوەی تیرۆر نەهێشتبووەوە. بەڵام ئێستا بەشێک لە گوندەکانی ناوچەکە لە ترسی هەڕەشەی تیرۆر چۆڵکراون و هێزە ئەمنیەکانی عێراقیش گرنتی ئارامیەکی تەواو بە خەڵکی ئەو ناوچەیە نادەن. سامان کەریم، کورتسات نیوز، گەرمیان.